سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش لە کوردستان 24ەوە باڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لەگەڵتانین تا کۆتایی لەگەڵمان بن. حاجی لەخلەخەکانی کانیماران ئاماژەیەکن بۆ سیمای جوان و ژینگەیەکی تەندروست. پیاوێکی بە تەمەنی گوندی بازێ لە دەڤەری بەرواری باڵا چەندین ساڵە کەلوپەل و ئامێری کۆنی ژیانی کوردەواری لە لای خۆی پاراستووە. ڕێبوار لەگەڵەوەی توانای بینینی نییە ماوەی 7 ساڵە کاری مۆنتاژ دەکات. یەکێک لە سیما جوانەکانی کانیمارانی سەر بە دەڤەری ڕاپەڕینەوە یەکەم دەڤەرە بووە بە نیشتمانی زۆرێک لە باڵندە و ئاژەڵە کێویەکان. ئەمەش بەهۆی گونجاوی کەشوهەواکەی وا لەبارەی ناوچەکەیە بۆ ژیانی ئەوان. حاجی لەخلەخەکانی کانیماران کە نزیکەی 100 ساڵە لەوێ دەژین و ماوەیەکی زۆرە لەسەر تاوەڕەکانی کارەبا هێلانەیان دروست کردووە، دیمەنێکی ناوازە و جوانیان بەخشیوە بە ناوچەکە. پێناسی وشە حاجی لە دوولکەوە پێک هاتووە کە پێی دەوترێت لەگلک کە پێی دەڵێن حاجی هاتووەکو بەشەر نییە کە حاجی لەسەر واجب بوو بیان بچیت بۆ ماڵی خوای گەورە. تەنانەت ڕێ و کۆچیان کە گەرمێن کوێستانە ڕێگەی دوور دەبڕن بۆیە کە ناوێت لێناوە حاجی لەگلک. ئەو حاجی لەگلەکە کە پێی دەوتێ گوندی کانیماران بۆ ئەو لەگڵەکانە گوندی کانیمارانی هەڵبژارتووە. دەگەڕێتەوە بە ساڵاکانی هەفتا کە چەند داربەڕوێکی گەورە لەسەر قەبرستانی کانیماران هەبوون کە داری مەلاوسمە لە عەلیان پێ دەڵێن. ئەو لەگڵەکان هاتو هێلانیان لەسەر ئەوێن دەرێ کردووە. کانیمارانیش بە پێی سروشتی خوای گەورە خواوەی کردووە کە زۆرکا و قەمیشەڵێنی زۆر بووە و پۆڕ و زۆنگاوی زۆر هەبووە کە ئەو لەگڵەکانە بە دوای نێسیری خۆیان دابگەڕێن لە هاوین و بەهارەکەیدات. خواردنی سەرەکیشیان ئەوەیە مار و بۆ قووردە ماسیە، بەڵام خواردنی سەرەکییان مار و بۆقە. و ئەو لەگڵەکانە تقریبان دەوری ئەمە لە ساڵی هەشتاویەکەوە من چاودێری ئەو لەگڵەکانە دەکەم کە چۆن گەرمێک کوێستان دەکەن، کە بەسەرهاتیان چۆن دەگەڕێن دەسوڕن، چۆن خواردن و نێسیر پەیدا دەکەن. لەو ساڵانەوە من چاودێریم کرد هەتا ئێستا وەکو ساڵی 2013 و 14 و 15 نەهامەتیان بەسەر نەهاتووە. لەبەرەوەی کە داری بەڕۆکانی سەر قەبرستانی کانیمارە کۆتاییان هاتە بۆ هەورە بروسکۆ لە ناوچوون. ئەوانە هەساون لە 2006 ئەوانەوە کە ئەو تاوەرانە دروستکراون، ئەو زەخت العالی هاتوون کارەبا هاتوون هێلانەکانیان گواستووەوە بۆ سەر ئەو تاوەرانە. تاوەرەکانیش لەو 4 ساڵدا بە تایبەتی زۆر کە لە مانجی 7 و 8 گەرمایەکە کە سەرتاسەری هەرێمی کوردستان و بڵین جیهان ئاوهەوا کەش و ئاوهەوا گۆڕاوە. ئەو لەگڵەکانە تووشی نەهامەتی گەرما بوونەتەوە و بەهۆی گەرماشەوە زۆر ناتوانیوە بەڕۆژ نێسیر پەیدا بکەن بۆ خۆیان بگەڕێ بە دوای نێسیرەکانیاندا. ناچار لە شەواندا لە بانجی مەغریب لە بانجی مەغریبەوە تاکو 8:30 شەو تا 9 شەو چوون بە دوای نێسیردا گەڕان کاتوونەوە تووشی ئەو تاوەرانە بوون و کردوونی بە خەڵوس و تاون و زۆر بێشەکانیشان لە ناو چوون و لە ناو دەسن. تقریبا دەوری هەتا 22 عایلە هەتا 28 عایلە دەبن. بەڵام وردەوە دەکبەشی زۆری هەر بە عایلۆ لە ناو دەسن. وردۆ کەم بوونەتەوە دەوری 500 دانەیەک دەبوون بەس ئێستا کەم بوونەتەوە لەوانەیە 370 دانە ما بێت لە ناو دەسن زۆر لە ناو دەسن بە گەرما. بڵێ من بۆی ئەو دوکانەوە لێرەکانە لەگەڵ پەلەوە ڕۆشتم هەیە داهاتن لەگەڵ ئەوان ئاویان دەخۆڕن لەسەر ئاخڕشتە ئاوم بۆ تێدەکردن کە مادوون لەبەر گەرمانیان دەتوانانی بڕ هەندێکیان داهاتن زۆر وەکو ڕاهات بوون داهاتن ناژوول دوکانەکەش دەنا لەگەڵ خەچیریکە بەو شوێن ڕانەهاتون بەس هیچ کەسێکی بەردێک فندەقی شتێکیان پێدا نادات بڵێ لەو خەڵکی بترسنیان بڕەونەوە.
کاری سرامیک و گۆزەگەریەکێکە لە پیشاکۆنەکانەوە بەشێکی گرنگی هونەریش لە خۆ دەگرێت. ئەوام کارە پێویستی بە سەلیقە و توانایەکی زۆر و پش و درێژیەکی باشەیە. شیلانێکێکە لەو ئافرەتانەی کە هەر لە منداڵیەوە خولیای کارکردنی لە بواری هونەردا هەبووە و توانیوەتی توانا و بەهرەکانی لە بواری کارکردن لە سرامیک و گۆزەگەریدا ببینێتەوە و هەروەها ئەو بیرۆکەکانی لە سروشتی جوانی کوردستانیش وەردەگرێت. شیلان دەڵێت ئێمە نامانەوێت کەس بە چاوی بەزەیەوە سەیرمان بکات، بەڵکو دەمانەوێت کە ڕێزمان لێ بگیردێت. سەرەتا لە ساڵی 95 و 94 تەخەڕوجم کرد لە ئامادەی پیشەساسی بەشی ئەلکترۆن بووم. کە قوتابیش بووم زۆر حەزم لە کاری هونەری بوو. بەشداریم دەکرد لە پیشانداکانی چالاکی قوتابخانەکان و پیشاندای قوتابخانەی خۆمان و ئەوانی تریش. دوایی کە دەرچووم بەروەردەی پیشەیی هەبوو لە ناوەندەکان لە ڕێگەی پەروەردەی پیشەیەکان دامەزران بسەرەتا بە چارتێرەوە فەرمانبەر خۆی لە قانونیان یاسایەک هەبوو لە ڕێی ئەو یاسایە بۆ 2 ساڵ لەژێر تەدریسە بووی تاوانە بتنەوە. دوای لە چەند خولێک دەتوانی بەشدار بی، خولی دارتاشی بوو، خولی سیرامید بوو، خولی بەشی ئەندازەیی بوو بۆ ناوەندەکانی پیشەیی لە قوتابخانەکانی کچان و کوڕاندا هەبوو. من هەر ئارەزوی کاری هونەریم هەبوو. سەرەتا بەشی مامۆستای کارەبایی بووم، لە خولەکە بەشدار بووم بە مامۆستای لە ڕاهێنەری سیرامید. لەو خولە بەشداریم کردو. ئیتر هەر لەو خولەش کە پلەکەم هێنا لەسەر لە ڕێگەی وەزارەتی تەربیە و ئەوانە پەروەردە و ئەوانە من چوومە بەشی سیرامید بە یەکجاری لە 95 و 96 تا ئێستا بەردەوام ساڵانەش بەشداریم کردووە لە پیشاندەکانیان. خانەوادەکەم زۆر هاندەرم بووینە، بە تایبەتی دایکی ڕەحمەتیم زۆر ینی پشتیوانی کردیمە لە هەموو کارەکانم، لە خوێندن، لە بەردەوامی کارکردنم، لە کاری مامۆستایەتی. زۆر زارکە ئیشم دەکرد لە ماڵەوە دەیگۆ ئەوەی ئەو هالێ بکەوە ئەو هالێ بکانی. ئەو کاتی شۆکۆ ئێستا نەبوو ئەنتەرنێت هەبی و لە نۆهەتەکان شتیوانە بوو ئیلاگەر ڕسمت لۆ هات بایان بۆردەچیان لۆ هینابای لەسەرەوی تەغەیوراتت لە ناوی بکردبای و شەکان بکردبایە. بەس ئەو لە فترەی خۆی ئەو شتانەی هەبوو زۆر زارکە ئیشم دەکرد دادەنیشت لە دیارم. هاوسەرەکەشم پشتیوانم بۆ هەموو کاتێک هەر کاتێ پێشانگار بکەمەوە پێشی من ئامادە هێشتەکانم بۆ حازرکە و بیبا و بیهێنێ و لە دیارم دانیشی سوپاسیانەکەم. هیچ کاتەچیش چاوەڕێی ئەوە نین یەک بەخۆم حەز ناکەم کەس بە چاوی بەزەی تەماشایان بکە، لەبەر ئەوەی ڕاستاگەر ئەو قاچەکی نییە دەستێکی نییە، بەس ئەلحەمدولیلا چاوەکی جوانی هەیە، هێزی تری لە ناخیدا هەیە، هەستیان جوانە. باوەڕکە ئەوەی لەواندا دەیبینم لە کەسێکی کاملدا نەمدیتیان زۆر زۆر زیرەکن لە زۆر بوار لەوانی تر زۆر باشترن. پێم خۆشە یانی دایمە خۆیان هەوڵ بدەن خۆیان دروست بکەن، چاوەڕێی خەڵکی دی نەبن.
کۆنترین مۆزەخانەی بۆن لە شاری کۆڵنی ئەڵمانیایە کە بۆتە جێگەی سەرنجی زۆرێک لە گەشتیاران و ڕۆژانە چەندین گەشتیار لە ناوچە جیاوازەکانەوە سەردانی و مۆزەخانەیە دەکەن بۆ ئاگاداربوون لە جۆر و تایبەتمەندیەکان لە بۆنەکانی کە لەو مۆزەخانەیە نمایش کراون و هەروەها لە چۆنیەتی شێوازی دروستکردن و نمایشکردن. Buongiorno, mein Name ist Johann Maria Farina. Ich bin der Erfinder eines sehr ناوی من یۆهان ماریا فارینە. من پسپۆڕ و بەرهەمهێنەری بۆنی بەناوبانجی ئۆیدی کۆلۆنیام. erfunden habe. Das hier ist Bergamott, ein sehr wichtiger Bestandteil meines Eau de Cologne. دەمەوێت لەسەر ئەو بەرهەمە قسەتان بۆ بکەم. مادەی سەرچی بۆ دروستکردنی کۆلۆنیا زۆر گرینگە. هەندێک جار لەبەر زۆری بۆنەکان ناسینەوەیان ئەستەمە. ئەو شوشەیە نمونەیەکە. زۆر خەڵک وا دەزانن ناسینەوەیان ئاسانن. بەڵام وانە. کێشەکە ئەوەیە ڕۆژانە و بەردەوام کۆلۆنیا بۆن دەکەیت و ناتوانیت جۆرەکانی لێک جیا بکەیتەوە. پسپۆڕی باشی بۆن دەبێت هەندێک جار بەهەست بزانێت بۆنەکان چ زۆرەکەن. دەبێت لوتێکی باشی هەبێت بۆ بۆنکردن و مێشتیش بەکاربهێنێت. دەبێت بە وریاییەوە مامەڵە لەگەڵ بۆندا بکات. ئەو کاتەی من دەست بەکار بووم ئەم سیفەتە باشانەم هەبوو. وە زۆر جۆری تری بۆن هەن من هێشتا بۆنم نەکردوون. ئەوەندە زۆرن. بەڵام ئەوانەی کە بۆنیان دەکەم دوای 20 یان 30 ساڵی تریش دەیان ناسمەوە. نەک تەنیا جۆرە سەرچیەکان دەناسمەوە. بەڵکو جۆرە تێکەڵاوەکانیش جودا دەکەمەوە و دەتوانم تا 20 جۆری تێکەڵاویش لە یەکتر جیا بکەمەوە. لێرە پەرتوچێکی فێرکردن هەیە و لە لای منە. ئەوە کۆنترین پەرتوچی منە لێرە و هەموو بەرهەمی منن. نزیکەی 6 زۆر بۆنی تێدایە. بەڵام ئۆیدی کۆلۆنیا لە هەمویان بەناوبانگتر بوو. ئەم پەرتووکە زۆر بەوردی پارێزراوە و بە زمانێکی نهێنی نووسراوە کە کەس لێی تێنەگات. ئەم پەرتووکە ناوەکانی وەک کۆت لە ناودا نووسراون. دەستا و دەست لە کەسێک بۆ کەسێکی تر ماوەتەوە. ناوی ئەم شوشەیە ڕۆزەلەینە و 100 ساڵی یەکەمی کارەکانی ئۆیدی کۆلۆنیا لە ناو ئەم شوشانەدا دەفرۆشران. ناپلیۆنی قەیسەری فەڕەنسی کڕیاری ئەمە بوو بەکاری دەهێنا. لە پۆستاڵەکانی پێیدا شوێنێکی تەرخان کرده بوو بۆ جێگای شوشەکانی بۆن و کۆلۆنیا بۆ ئەوەی بتوانێت لە کاتی سواربوونی ئەسپ و دانیشتنیدا بنهێنی لە خۆی بدات و بۆنیان بکات. کۆلۆنیا دەبێت بەلایانی کەمەوە 2 ساڵ لێرە هەڵبژیرێت و ئێمە لە کەسە یەکەمەکانین کە دەمانتوانی لە هەمان بۆن لە 100% دروستی بکەینەوە بە پێی تێپەڕبوونی کات. گوندی زریزە دەکەوێتە بناری شاخێکی بڵاند لە ناحیەی باتیفا لە سنووری قەزای زاخۆ. لاسەر یەکێک لە شاخەکانی ئەو گوندە بەردێکی زۆر گەورە هەیە کە لە لێواری کەوتنە خوارەوەیە و بۆتە مەترسیەکی زۆر لە لای خەڵکی ئەو گونداوە وای لێ هاتووە کە بە شەو و ڕۆژ گوندنشینان بیریان لە کەوتنە خوارەوەی ئەو بەردەیە وەکو فۆبیایەکی لێ هاتووە بەلایەنەوە. خود ام حال حاضر پتر زوستانا کبین ماترسیاوی بریده یعنی اند بجین هک بیتون خواره هکر او قال هاوین زیب بالا ما خودی خراب بکرد هک هاوین نایتون خواره بس گل جارجی تاتین خواره برشوی اوی تاتین خواره بس با حتی بگاوی باش الحمدلله خود تعالی ستاره چل کسی نهاته کس نکشته وام برای یعنی برای کی گلک مازنه یعنی اگر بیتون خوره احتمال ضرر کمازن دیگه چی گاوا بیت خور خود او خواهش جه خواهش کستی برای کت بم و او برج نرم از زوستان وقت شلت بت هر دوار هتن بجا وقت دنیا مثلا بت عور و بریسی او ودن بهارا و زوستان امروفین که بچه جه مترسیه امروز بیش احتمال ما تهندی تات خواری چکو
خوڕێن کەوەتکەوەرەوە دنیاوەکی هەشانێ لێتێتن خود دو جۆرای هاتین خوارێ ئێکە هاتی نۆفۆمبەرێت پشت مۆڵا مختاری ساکنی و جارێکیش هاویم بی دیسا حکومەتێ نظام ترکا تۆپەکل سەرێڤێ ملێدا بەراکی مازن هات خوارێ ئەو هەمە ڕاستدا هات چول جسریژی نەساکنی خوا چوت ڕۆیدا ساکنی کاری اللهە دێ بەری گرێت دێت ماکۆژ دێ بەرێ خوارێ ئەو ئەم ناترسین ئەم شەندێ ناترسین ژاکە بەر بێ خوارێژمانێکی دێ چل بەراکت کەس نەشتبێکی هەمی خلولەنە هەمی ئەف ساڵە دوێت هاتی خوارێ چۆی ناوزەویەکی هێش سا شارە دەباز هێش نەڕاکێنش خودانی ئەرەی تەقریبان دوو چەلێت زەخمن ئەم ناترسیش بەرە ئەمە شهیدە بەرە یەکەورێ خودێ شکەڤندا تقریبان 20 ساڵ هەنە جارێکی ئێک هات خوارێ گۆڤەکە حیواناکە سەرێ گوندی پشتای مختاریوان ئازم کە کوشتنوان بریندارکەن ئەکەوای دێش نهاتنە ڕاستە گوندی دێ ویزی میلیدا ویزی میلیدا بەرخۆڤەندە ڕێبوارە و گەنجە خاوەن پێداویستی تایبەتەیە کە ماوەی 7 ساڵە لە ڕادیۆیەک لە پارێزگای هەڵەبجە بێژەرە. ڕێبوار سەرڕای ئەوەی کە چاوەکانی نابینێت بەڵام وەکو هاوڕێکانی دەڵێن ئەو مۆنتێرێکی باشیشە و دەتوانێت هەواڵ و زانیاریەکان لە ئینتەرنێت کۆبکاتەوە هەروەها لە بواری تۆڕە کۆمەڵایەتیەکانیش زۆر شارەزایە و ئەتوانێت بەباشی بەکاریان بێنێت. با پێکەوە تایبەتمەندیەکان و نهێنیەکانی کاری ڕێبوار ببین. بیسەرانی عزیزی دەنگی کوردستان ڕادیۆی هەڵەبجە سڵاوتان لێبێت ئەم کاتە و هەموو کاتێکتان باش هەمیشە لە خۆشی و لە شادیا بژین لە هەرکوێگەن. ڕۆژانەی من زیاتر بە مەشغوڵبوون بە ئینتەرنێتەوەی ڕایەوەی کە لە داوام و کاتانی کە لە داوامم بەڵام لە ماڵی شۆکاتەکانم زیاتر لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و مەسنجەر و ئەو بابەتانی کە پەیوەندی بە ئینتەرنێتەوە زیاتر بەسەرە بم یاخود دەگەر بابەتێکە بێ بۆ مۆنتاژکردن کاتەکانم زیاتر بەوە بەسەر بەمیان لەگەڵ هاوڕەکانما گفتوگۆ ئەەکەم سەردانیانەکەم سەردانمەکان بامان شێوە بۆ خزم و کەسوکاری شەروەکە مرۆڤێکی تریاسایی پەیوەندی کۆمەڵاتیەکانیشم لەگەڵ هاوڕێیان و کەسوکار و هەمویانە شکر بەخوا پەیوەندێکی باشە. ئێم یو بەڵێ ئێ کاک شاخەوان تەلەفۆنەکە هەڵی گرم ئەلو کاک شاخەوانیە باشی دیارە ئێمە لە ڕێگەی سیستەمێکی دەنگیەوە کارەکەین بۆ بەکارهێنانی هەموو ئامەرێکی تەکنەلۆژی کە نمونە ئێوەش ئێستا لە کۆمپیوتەرەکە سەوتی هەیە کە یاخود لە مۆبایلەکەمە یان هەتا ینی کە هەر شێ بمانەوێت بەکاریبێنین ئەتوانین نمونەیەک لە سەوتی وەرگرین تەنانەت بۆ گرتنی وێنەش ئێستا ینی وێنەکەم بۆ خوێنێتەوە کە ئەو وێنەی منێ گرم ڕاستە لارە لای ڕاستی گرتووە لای چەپی گرتووە یان ئەو شوێنەی کە منی تیام چه شارێکە چه جێگایکە ینی هیچ جیاوازێکی نییە تەنها شتێک کە جیاوازیە بێوەیە ئێمە تەسویرەکان نابینین بەڵام مرۆڤێکی ئاسایی ئەیبینێت تەنها جیاوازەیەک دروست بێت لە بەکارهێنانی مۆبایلە ئەوەیە. Wale tau. بعدە بدێشن نەتوانم زۆر شت کەم ینی ئەوەی کە بۆ نمونە بابەتێک مۆنتاژەکەین خوێندنەوەی ئێستا بۆ نمونە کتێب هەیە بۆ نبینایە ئەو کتێبانە کە بڵین بە سیستەمی دەنگی خوێندراوەتەوە من هاتووم کاری پاکردنەوەیم بۆ کردو بۆ نمونە غەڵەتێکە بۆ لام بردووە ئەمە یەکێک لەو شتانە یاخود سەوتێکی نەشازە بۆ سەوتە نەشازەکەمان چا کردو یان کە بۆ دەنگەکە سافمان کردو یان میوزیکمان خستوتە ژێر دەنگەکانەوە بە شێوەیە کە لەگەڵ بابەتەکە بگونجێت. 2 ساڵ لەمە پێشواکاری سنتەری ڕۆشنا خولێکمان کردەوە منەکو خۆبەخشێک حەزم کرد کە ئەوە فێری هاوڕێ نابیناکانم بکەم تاوان ئەم فێربوونە تەنە بە هاوڕێ نابیناکانمە مەستمەوەیە فێری هاوڕێ نابیناکانم کەم نزیکەی 2 هەفتە بووە ئەم ساڵیش بە هەمان شێوە هەر ژمارێکی تر لە هاوڕێ نابیناکانم فێر کردەوە بۆ ئەو بابەتەوە ئەوانیش پێ خۆشحاڵ بوون کە چۆنەڵە فێری بەرنامێکی لەو جۆرە ببن چکە هەمووی کاری دەنگە. مە هاوڕێکم ناوی بۆ نردوم
پیاوێکی بەتەمەن لە گوندی بازێ لە دەڤەری بەرواری باڵا ماوەی چەند ساڵێکە کەلوپەل و ئامریکۆنی کوردەواری لە لای خۆی پاراستووە وەکو دەستار و شاڵ و ساعەتی کۆن و کاتژمێر و هەروەها و کەلوپەلە کۆنە کوردەواریانە ئەو دەڵێت بە پاراستنی و کەلوپەلانە ڕابردوومان لەبیر ناچێتەوە. حسين سعيدم حاليا اسم مختار بازمه بري أبا تقريبا 26 سال اسم مختار قلنا بازمه افتشت كلا بوري ما يتكم كرين يجبو هندي كو ام بيلينو بمين الدفمه جارو ما يا بري تسربان تشتابويا قالك شوانا ديارن وكي جنجره هاي جنجره ما هنگي دخلو دان خو به تهران جهنیه هی و ما تشتت خوب پیت قطان وکی پیشکی برنجی وکی سواری وکی تشتت واسا دیسا اف پیشکی برنجی هاتی پارستن یه سالت نوطا الدف ما هاتی پارستن اف تشتدیج یه سالت هفتیانه هندکیت احمالات سالت شستانه حسان برکت هیتا قراندن تناف دهنی دا بو کارینان خوشکرنا آمیرا دیسان ما هی بلغار هیتا بکارینان بو سمتنا تشتی خاصتا مترکا بسا مرابط کرن بره کولان مترکا تاتا کرن و شورت مترکا تاتا کرن یعنی جور سرور تاتا پره ببرن دیسان ما هندک وینیتن یت هندک نوکا نماند جیاره دا خودش رازه بید إنشاءالله جهان بحاج بيتن أفوينا يتصالت حفتيانا يعني المفاوضات دا أفوينا تاتينا جرتن وحتى نوكي تاتينا بارسن داخل كي بزانيتن جيارة نوكا و جيارة بري كا چند جوازيت دا هبويا چند جيارة بري بزحمت بويا جيو بس ديسا دلكي برفرها دلكي خوش دلكي فكري چاوكي فكري بو مهوانا بو سردان كدو الرحمة كازيدل گل كدو هبويا چنكو جيار همي وكي يكي بزحمت بو همي جيار همي وكي اي بويا في بوري دا دیسا ما های سولین آوه اب سولین هنه آف پیت هاتا نقل کردن وی گلی بو بشت وی گلی بو آف خلکه بخو پی نقل کرد بدلی بوری نوکه سولینت آخه هبون چت کردن آف پیت هاتا نقل کردن مجی فرزانی کو چند گندیه کت ما و پسمام و براو و خلکه ما و مسیحی و بسلمان و امشیا بین وانتشا پارزین و ملبرجی هر شکه بری بدست مرکبیتن ام دف خو پارزین بو هنده دا ام بزانین ام جی خدان کلتورین ام جی کرد همی خدان کلتورن کرد همی اونیت خدان کلتور و سربور و پاراستنا تشتی خود کن راستی حقیقتا لازم پاراستنا تشتی ما الدف ما هبیتن بەرنامەی ئەم جارێ هەفتانەش کۆتایی پێهات تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.